شانۆنووس و هەڵبەسوانی ڕووسی مایکۆڤسکی دەڵێت دروستکردنی ژیان زۆر سەختە، دەبێت خۆشبەختی لەژێر چنگی ئایندەدا دەربهێنیت. لە واشنگتن دیسیەوە سڵاوی زایەڵەی داهێنانتان لێبێت. هەموو ساڵێک گەنجانی جیهان لە ڕێی چالاکی و خۆپیشاندان و هەڵمەتی شارستانیەوە لە پێناو ژینگەپارێزی و بەرەنگاربوونەوەی گەرمبوونی کەش و هەوای جیهاندا ڕەخنە دەسەڵاتداران و حکومەت و زیلهێزەکانی جیهان دەگرن. ئەم ساڵیش دەڵێن پارەکانتان لەکوێیە بۆ ڕێگریکردن لە سووتانی دارستانەکان و پیسبوونی ژینگە. چالاکوانانی ژینگە ڤانێسا ناکاتی و گریتا سامبرگ ڕۆژی سێشەمە لە شاری میلانی ئیتالیا لە کۆبوونەوەی لووتکەی نێودەوڵەتی ژینگەی کەشوهەوا گەنجانیان کۆکردەوە و با چەند وتارێک داوان لە جیهان کرد کە بەر لەوەی زۆر درەنگ بێت هەڵوێز وەرگرت. لەم چەند مانگەی دواییدا ئەگرکەوتنەوەیەکی زۆرمان لە کالیفۆرنیا و گریک بینی، لافاو لە ئەڵمانیا و بەڵژیکا. لە ئیستادا زیان و کارەساتەکان لە هەموو شوێنێک لە ئارادایە. بڕۆی بۆ هەرکوێیەک سەرکردەکان دەکەونە خۆیان، دەڵێن کە چۆن دەگەنە خاڵی سفر بۆ کەمکردنەوەی خراپترین کاریگەری قەیرانی کەشوهەوا. هەندێک جار گوێم لە سەرکردەکانە باز لە کۆستەکان دەکەن بۆ دابینکردنی یارمەتیدانی خۆگونجاندن لەو شوێنانەی کە پێویستە. وەک دەزانین بەڵگێکی زۆر کەم هەیە لەسەر 100 میلیارد دلار لە ساڵێکدا کە بەڵێنی داوە بۆ یارمەتیدانی ئەو وڵاتانەی کە دووچاری گۆڕانی کەشوهەوا بوونەتەوە لە پێناو بەرەنگاربوونەوەی ئاڵنگاریەکاندا. لە ڕاستیدا بەڵێنیان دابوو کە تا ساڵی 2020 ئەو پارەیە بگا، بەڵام ئێمە هێشتا چاوەڕوانین. No more empty conferences. It's time to show us. ئیتر بەسە سازکردنی کنفرانسی بەتاڵ کاتی ئەوە هاتووە پارەکەمان نیشان بدەین، کاتی ئەوە هاتووە کە لە بیریان نەچێت گوێ لە خەڵک و ناوچە زیان لێکەوتووەکان بگرن. سۆمبێرگ پامێکی هاوشێوەی هەبوو، رخنەی لە سەرکردەکان جیهان گرت سەبارەت بە وەڵامدانەوەیان بۆ قەیرانی کەشوهەوا. سۆمبێرگ بەڵێنەکانی ئەوانی بۆ چارەسەرکردنی ئەو بابەتە ڕەت کردەوە. There is no planet B. There is no planet blah 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 blah. هیچ هەسارێکی دیکە نییە، هیچ هەسارێکی تر نییە و نییە. ئەمە سەبارەت نە بە هەندێک ڕێکلام و خەونی گرانبەهای سیاسی یان باوەشکردن بە کەروێشکە یان هەر قسە دەکەن. دووبارە باشتر بنیادنانەوە و ئابووری سەوز و گەیشتن بە خاڵی سفر تا 2050 و هەر قسە دەکەن و هەر قسە دەکەن. پاراستنی سروشتی کەشوهەوا و هەر قسە دەکەن و هەر هیچ ناکەن. ئێمە هەموو ئەم شتانەمان بەناو سەرکردەکانەوە بیستووە، وا دیارە ئەم دەستەواژانە زۆر باشن، بەڵام تا ئێستا هیچ کارێکیان نەکردووە و هیوا و خەونەکانمان لەو شەو بەڵێنە بەتاڵانایاندا نقم بوون. بێگومان ئێمە پێویستمان بە دیالۆگێکی بنیادنەر هەیە، بەڵام ئەوان 30 ساڵە لەم خەم و پەژارەیەدان. ئەوان بەرەو کوێمان دەبن نازانم. کۆبوونەوە لیتکەیەکەی یوث فۆر کلایمنت و بەردەوامبوونی چاوچنۆکی 400 گەنجی لە هەموو جیهان کۆکردەوە بۆ دانانی بەرنامە ڕێژیەک بەر لە دانوستانەکانی سەبار بە کەشوهەوای COP26 لە سکۆتلاندا لە مانگی 11دا. پێشنیارەکانیان پێشکەش دەکرێت بە وەزیرەکانی ژینگە و کەشوهەوا ووزە کە لە هەمان شوێندا لە هەفتەی داهاتوودا کۆبنەوە. لە حابەزنجی دەنگی ئەمریکا. هونەرمەندی شێوەکار دڵشاد کوێستانی لە فەڕەنساوە گەڕاوەتەوە بۆ کوردستان و لە سلێمانی پیشانگایەکی کردووەتەوە. دڵشاد کوێستانی لە ساڵی 2002 تا ئێستاکە چەندین خەڵاتی وەرگرتووە. زیاد لە 100 پیشانگای هاوبەش و تایبەتی لە کوردستان و وڵاتانی جیهان کردووەتەوە. ڕێباز مەجید بۆ زایەڵە میوانی پیشانگاکەی بوو. من ناوم دڵشاد کوێستانیە، لە ئەسڵا ناوم دڵشاد محەممەد ئەمینە، لەقەبەکەم کوێستانیە. ئەو کوێستانیە بەڕاستی هەر بە طریقەی سۆدفە دروست بووە. جنا من کوێستانی نیم و لە کەرکووک لەدایک بووم و لە سلێمانی گەورە بووم. لە تەمەنی 4 ساڵ و نیوە هاتووم بۆ سلێمانی. لە تەمەنی 11 و 12 و لە 16 ساڵیا دەستم کرد بە وێنەی کێشان، هەتاکو ساڵی
هەفتاکانی تر هەندێک جار وێنم بۆ هاوڕێکان مەچێشا دەرەجەی باشیان وارەگرت بەس ئیمزای خۆیان نەخستە سەری لە بیرم مێرد. لە ساڵی 96ەوە من یەکەم پێشانگای هاوبەشم کردووە لەگەڵ کۆمەڵە هونەرمەندی جوانی کووردا لە ئاسێنا لە پایتەختی یۆناان. دوایەوە چوون بۆ ئەلمانیا و ئەنجا بۆ فەڕەنسا. ئیتر لە فەڕەنسا بەگەیشتنم بۆ ئەوێ دوای 6 مانگ پێشانگام کردوانێ سەرنجی خەڵکی زۆر ڕاکێشا و توانی هەندێک پارەم بۆ دەست خات بۆ ئەوی بتوانم مواد کڕم و پێشنگایەکی زۆر پرۆفشناڵی جوان لەسەر کەنڤاس و زەیت بەکاربێن و ئەمانە. ئیتر بە دوای ئەوە پرۆژەکانی تر هات تاکو گەیشتومەتە ئەوەی تا ئێستا لە 19 وڵاتە پێشنگا بکەمەوانێ. دڵم خۆشە بوو پرۆژانێکەوە کردو من بێزگەلەوە خاوەنی گەلەری تایبەتی خۆم بووم. ئەم تەبلوانە 24ن بریتین بەڕاستی لە نۆستەلجی و لە سۆز بۆ نیشتیمان و دووری 3 ساڵ چونکە من هەموو ساڵە گەڕامەتەوانێ بە تایبەتی بۆ نەورۆز من نەورۆزەکانی خۆم لێرە کردووە بە 3 ساڵ زۆرە بۆ من بۆ کەسێکە وڵاتی خۆی زۆر خۆش بوێ. ئەم تابلوانە مێناوە بەناوی بۆنی خاکەوە پێما بێ باشترین تعبیر بوو لە نۆستەلجی و لە سۆزم بۆ نیشتیمان. ئێستا لێرە لە ئەم لە سوورەکە لەو شوێناکە خوێنی تیاڕژە ئێستا من ڕەنگم هەڵواسیوە و دەلالەت لەوە کە ئێمە میلەتێکی ئاشتی پەرست بووین بەڵام بە زۆر بەو شێوە وحشیانە مەعامەلەمان لەگەڵا کراوە هونەردۆست و جوان بووین. بەڵامی تر ئەبێ ئەمە بەردەوام بێت تاکو بەڕاستی ئیسپاتی بکەین بۆ دنیا کە ئێمە خەڵکێکی ئاشتیمانەوێ ئازادیمانە ئەمانەوێ سەرفراز بین و ئازاد بین و ئۆتۆنۆم بین بۆ خۆمان حکمی خۆمان بکەین. من ئارامێکی زۆرم پێ بەخشێ کاتێکە ئیشەکەم هەرەوەشە کاتێکە کۆتایی تابلۆگی دەستکاری ناکەم پێڵم ئێستا قساکە چونکە گەیشتومەتە ئەو خاڵی بوونەوە تەواوی کەوا ئەمەوێ پێی بگەم و پێی گەیشتوم. بێگومان ئەبێ بیشی زانن جەنابتان کە هونەری شێوەکاری ئێستا لە ئەوروپایە وەکو تێراپی بۆ عیلاجی بۆ چارەسەری دەرونی بەکارێت وەکو چۆن مۆسیقا بەکارێت. کریستیان نۆربێرگن یەکێکە لە ڕەخنەگرە گەورەکانی فەڕەنسا ئەڵێ لە لای دڵشاد ئاسۆ لە یەک شوێنانیە بەڵکو ئاسۆ لە هەموو شوێنێکایە. بەهۆی پەتای کۆرۆناوە چەندین جار نمایشی ئەم فیلمەنوێی جەیمز بۆند دواخرا بەڵام ئەم هەفتەیە ئامادەکاری کراوە بۆ نمایشی فیلمی کاتی مردن نییە. فەرشە سوورەکە ئامادەکراوە لۆگۆی 207 ئامادەیە. هۆڵی ڕۆیال ئەلبەر لە لەندەن ئامادە بوو پاژنیوەڕۆی سێشەمە بۆ نمایشکردنی فیلمە زۆر پێشبینی کراوە نوێەکەی بۆند بە ناوی کاتی مردن نییە و ئەمەش دوای ئەوە بوو کە بەهۆی پەتاکەوە سێجار نمایشەکەی دواخرا. ئەم فیلمە 25مین زەنجیرە فیلمی جەیمز بۆندا. دانیێل کریکسوانیش وەکسی خوڕێکی بەنێوبانگ تێیدا ڕۆڵ دەبینێ. 11 ئەندامی کاستی فیلمەکە و ئەوانەی دیکەش کە تازە بوون وەک ڕامی ماڵیک و لاچانا لینچ و هەروەها بیڵی ئایلشیش کە گۆرانی سەرەکەی دەڵێ بەشداری ئەو مەراسیمە دەبن کە بڕیارە لە ڕۆژی سێشەمە دەست پێ بکە لەگەڵ ئامادەبوونی بارۆن و شازادەکەی لە کامبریج. ڕووداوی فیلمەکە لە جامایکایە کە فڵیمینگە هەموو ڕۆمانەکانی بۆندی نووسیوە و فیلمی کادنیە بۆ مردن دوای ژیانی بۆند دەکەوێت و دوا بە دوای جێهێشتنی خزمەتی سیخوڕیژ ژیانێکی ئارام دەژی و هەروەها باز لە ئەرکێکی دەکا بۆ ڕزگارکردنی زانایەکی ڕفێنراو. بۆند دەچێتە پاڵتیمی دامەزرێنەری MI5 کە لەلایەن ڕالف فاینس و بێنویشا و نائۆمی هاریز وێنەیان گرتووە. لە کاتێکدا لاشانا لینچ دەچێتە پاڵ نائۆمی ئەو بڕیکارەی کە بەرپرس بوو کاتێک بۆند لەوێ نەبوو.
لە ئیستاشدا پرسیاری هەوادارانی جیمز بۆند ئەوەیە ئایا بۆند دەتوانێت مامەڵە لەگەڵ پەیوەندیە سۆزداریەکان یا بکات و هاو کاتیش جیهان ڕزگار بکە؟ نووسینەوە و تۆمارکردنی مێژوو لە ڕێی 7 تابلۆی پانۆراماییەوە لەلایەن شێوەکاری کورد کەمال هەژار لە شاری هەولێر نمایش کرا. ئەوە بۆ ماوەی 4 ساڵە ئەم هونەرمەندە لەسەر ئەرکی خۆی بەناو ئازارەکانی ئەو مێژۆدا دەگەڕێت و وێنەیان دەکاتەوە. بۆ ماوەی 4 ساڵ و لەسەر ئەرکی خۆی ئەم تابلۆیانەی دروست کردوون کە بە قوماشی کانڤاس و بۆیەی زەیتی ئۆرجیناڵ تابلۆکانی نەخشاندوون. هەمووی تعبیر لە مێژووی کوردەکە بە چ ڕێڕەیەک بە ڕێڕەی واقعی ئەکادمی خۆم. من بە واقعیانەیشم کردو بۆ واقعیانیشم کرد بۆی کەوا زۆر قوتابیەکان ئەوانەی ترمان زۆر ئیستیعابی بکەن زۆر وەرە واقعی بۆ من بەڕاستی کارێکی زۆر قورسە. من وەکو هونەرمەندی ئەمێ ڕەسەنایەتی خۆم و ئیساڵی خۆم و قووەت و هێزی دەستی خۆم لەم تابلۆیانەیە بەدەبێنم. بۆ چکێکم ئەم تابلۆیانە مانەوەیان زۆرە بێت. ئێستا ئەم تابلۆی کە ئێستا دروست کرد کە باسی بابانەکانم کردووە بابانەکان چەند قەڕنێ لەوە پێش دەواچێ 100 ساڵ 200 ساڵەوە پێش لە دوایەوە ئێستا من کە باسم زیهوو کردو هەمووسان باسم کردەوە تەودیعم پێیەوە یعنی چی یعنی ئیساڵەیەکی کوردیم زیهوو کردەوە لێرە. هونەرمەندانی شێوەکار و نووسەران و ڕۆشنبیران و توێژی جیاجیا پەیتا پەیتا دەهاتنە نێو پێشانگاکە بەشێک لەوانە سەرسامی خۆیان بۆ کارە جوانەکانی ئەم هونەرمەندە شێوەکارە دەردەبڕی و هاوکات ڕەخنەشیان لەوە هەبوو کە دەبوایە لەسەر ئاستی باڵا گرنگێکی زۆر بەو پێشانگەیە درابە. کەم هونەرمەند لە توانایدا هەیە ئەم بەرهەمانەی هەبێ ئەم داهێنانە دروست بکە بڕاتچە ئەم بەرهەمانە ینی ماندیبوونی چ زۆر زۆریان پێوە دیارە و تەعبیر لەو مێج و ڕوودا و ئەفسانە و یانە ئەو کاتانەی کە بەسەر کورددا هاتووە هەم وەکو پانۆراما لە تابلۆیەکدا پیچانی داوە بەداخەوە پێشانگایەکی ئاوە کە ئەبینی چۆڵ و هۆڵ کە کەس باخی پێنەیەوە. ڕاستە من مێژوویە کە کاکەمال دەناسم ئاگام بە کارەکانیەتی بەردەوامە کۆڵی نێیاوە بەڵام وەکو عەرزم کردن من نیگەران بووم بەوەی کە ئەم پێشانگایە چۆڵە زۆر نیگەرانم چکە بۆ ئەمە پێویستە هەموو تاکێکی کورد بزانێ ئەمە مێژووی میلەتەکەتە ئەمە ڕابردووی میلەتەکەتە کە چ زڕەنج و زەحمەتێک کێشراوە تا گەشتن بەم ڕۆژە. بەپێی هونەرمەندی شێوەکار کەمال هەژار ئەم پێشانگایە تایبەتیە پانۆرامایە گەورەیە بۆیە نیگەرانە لەوەی کە حکوومەتی هەرێم گرنگی ئەوتوی پێنەداوە و لای خۆشیانەوە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێم دەرگای هۆڵی پێشەوەی نێو وەزارەتی بۆ کردوتەوە تا نمایشی کارەکانی بکات. من بەڕێنەکانم توانیمەکەوە ئەم ستایلە پانۆراماییانە ئەم ستایلە تابلۆ پانۆرامایانە بەخۆڵقێنم. ئەم پانۆراما هی ئەوە نییەکەوە داگیرێت و بچێت لە شوێنێک ئەم پانۆرامانە حەقە لە شوێنی سابتا هەڵواسێت لە شوێنی دائیمیە دابنرێت چونکێکم هەموو بۆ ماوەی 5 ساڵە من خەریکم 5 ساڵەتیش خەریک بۆ تابلۆیەکم بۆ دروست ناکرێت ئێستا یەک بە یەکی ئەڵێ خەولایە یەک بە یەک ئەڵێ وەرە تەماشای من کە یەک بە یەک ئەڵێ وەرە من بخوێنەرەوە بەڕاستی یعنی ئەو هینە ئەو ئیستیعابکردنە ئەو دەستخۆشیە ئەو ئەحساسە گەورەی کە من پێویستمە من لە سەرۆکی هەرێمەکەمەوە وامەیە بیبینم. جێی باسە ئەم پێشانگایەی هونەری شێوەکاری بۆ ماوەی 1 هەفتە لە نێوهۆڵی پێشەوای وەزارەتی ڕۆشنبیری بەڕێوەچوو 7 تابلۆی سەردەم و مێژوو قۆناغە جیاجیەکانی گەلی کوردی تێدا نمایش کرا. پلاتفۆرمەکانی دەنگی ئەمەریکا لەسەر ئینتەرنێت بۆ ئاگاداربوون لە نوێترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ سەردانی ماڵپەڕی دەنگی ئەمریکا بکە. هەواڵەکانی سیاسی، ئابووری، هونەری وەرزشی لای ئێمە ببیستە و ببینە. لە ئەپەکانیشەوە هەواڵەکان لە هەموو شوێنێکدا بەردەستن. دەنگی ئەمریکا، خێرایی، متمانە، ڕازگۆیی. کۆمەڵێک هونەرمەندی شێوەکار لەسەر ڕووبەری دیواربەندی باڵخانەکان لە مەغریب تابلۆکانیان دەکێشن. تابلۆکانیان بە شێوازێکی ئەکادیمی چیرۆکی ژیانی ڕۆژانە و کەسایەتیەکان دەگەڕنەوە. ئەم شێوازە لە کاری هونەری هەوڵێکە بۆ بەرجەستەکردنەوەی هونەر لە شوێنە گشتیەکاندا. هونەرمەندی مەغریبیە گەنج عومەر الحەمزی ڕەنگێن خۆی جوان و فرچێن خۆیت بۆ یەخکردنێ ئامادەکردنیە
بۆ دەستپێکردن و چێکردن و چەند وێنەیان لەسەر دیوار و جادێت ڕێبات پایتەختێ مەغربێ. الحەمزی ئێکەکە جوان هونەرمەندن گەنج یەنگو وێنە درستتکن لەسەر ڕێیا و جادا و دیوارە لەسەرانسەرێن باژێرێن مەغربێ. هونەرە قولانان ئازادیەک بێ سنوورە. هەزر بکە ئەگەر کەسێک دەبەر دیوارێکی ڕادەرباز بە و تابلۆیەک ئیلاهی لەسەر بە یان ژی هەر بابەتێک دنیەک و تابوویی هەبە باوەڕ دکەم دێ کاردان دیف هەبن. دەمێک و خەلک لە کولان و جادێن ڕێباتێت گەڕن و دیارە و وێنە و ئەو بۆیەغا نوکە دبینن کارێکی نییە و نوکە هاتیە چێکردن و پرانی ئەوان وێنە ji خەیالێ هونەریە یان ژی ji دیمەنێن ڕۆژانە. ئافراندنا کارێکی هونەری لەسەر دیوارێکی ڕێکێکە بۆ باشکردنا بەربەهاوی هەڵوسان شێوازێکە ئاوازی ڕەنگین و گەرم یا حەزکردنێ دەدە و ڕێدەدە چاوان و مەژیک و ریالیتەک نو ببینن و ئەو ڕۆشنبیرێکا شارستانیە و بنەجی و باڵکشاندنێ دەدە مەغربێ. لێلوی دەمی پرۆنیە خەلکێ باژێری و گەلک ئینستیتیوە پێخۆشحالیە خو دیارکرینە سەبارەت vê çendê û evî hunerê ciwan û li van çand salê borî ne bes ev wêne têne çêkirin li bajarên mezin li Megribê wekî Mirakeş û Rêbat belê li seranserê Megribê ev wêne têne çêkirin. لە پێناو هاندانی خانمانی هەڵەبجە و دۆزینەوەی هەلی کار بۆیان ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان دوای ڕاهێنان و کردنەوەی خول بۆیان کارگەیەکی بچووکی خواردەمەنی و شیرینی بۆ 7 خانمی هەڵەبجە دەکاتەوە و دەیەوێت لەو ڕێگەیەوە داهاتی ئابووری خۆیان دروستکەن. ئەم خانمانە باوەڕیان بە خۆیانە و بە ئومێدەوە هەنگاو دەنێن. خواردەمەنی و شیرینی شاژنە لە چوارچەوەی پرۆژەی گەشەپێدانی توانە ئابوووریەکانی ژنانە و ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان باوکاری ڕێکخراوێکی ئەڵمانی بۆ 7 خانمی هەڵەبجەی کردووەتەوە. ئەوان دوای بینینی چەند خولێک لە سنتەری گەشە ئێستا بوونەتە خاوەنکاری خۆیان. لە سنتەری گەشە دەورەیەکمان بینی بۆ ماوەی 10 ڕۆژ 15 نەفەر بوون بۆ 7 نەفەرمان ئەم دوکانەیان کردو زۆر سوپاسیانەکەین لە ڕێکخراوی PDOی زۆر باشە بۆ ئەوەی کە هەموو گەنجەکانمان لە ئێستایا بێکارین لەبەر ئەوەی کارکەن و بکەونە سەر ئیش و کاری خۆیان. ئەگەرچی زیاتر کاری خانمەکان دروستکردنی جۆرە جیاوازەکانی شیرینیە بەڵام ئەوان خواردنە کوردەواریەکان و خواردنی بۆنە تایبەتیەکانی هاوڵاتیانیش بە پێی خواستی هاوڵاتیان دروستەکەن. ئێمە بۆ خولەکەمان شیرینی بوو بەڵام ئێمە پێمان خۆش بوو کە خواردنیشی بۆ ئیزافە بکەین. خواردنەکان خواردنی کوردیە یا پراخ بریانی کفتە ئەو جۆرەشتانە دروستەکەین. شیرینیش هەموو جۆرە شیرینیە کێکی بۆنەکان ئەو جۆرەشتانە لێرە ئێمە دروستەکەین. ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان دەڵێن لە هەڵەبجە کەمترین ڕێکخراو کار دەکەن. پێمان باش بوو بیکەینە زۆنێک لەو زۆنانەی کە ئیشی تێدا دەکەین. پێمان وایە دەتوانین پشتیوانی لە چەندین کچی گەنج بکەین کە لە ماڵەوە و کاریان نییە. پێمان وایە ئەتوانێت پشتیوانی کۆمەڵێک لە گەنج بکات و بەتابەتێ و کچە گەنجانەی کە زۆریان لە ماڵەوەن وە چانسێشکردنیان زۆر کەمە. بەجیا لە کچان ئێمە بۆ کوڕانیش ینی با بڵێن لە چالاکیەکانی خۆمانەوەکو پیدیۆ کراوەیە ئەنێوەنێت تەنها بڵێ بەس ڕێکخراوێکە تەنها هەر لەگەڵ خانمانە لەگەڵ ژنان و کچانە ئیشەکە. لەبەرەوە یەکێک لەوەی کە ئێمە گرنگیمان پێداوە گەنجانە بە شێوەیەکی گشتی کە بتوانێت بەشداری چالاکی و ئەکتیڤیتەکانی ئێمە بکات. خواردەمەنی و شیرینی شاژن لە کاژمێر هەشتی بەیانی بۆ 11 شەو کراوە دەبێت. ئەو خانمانەی کە لەم شوێنەدا کار دەکەن ئەوان چاویان لەوەیە لە داهاتوودا لە ڕێگەی کارەکانیانەوە داهاتی تایبەت بە خۆیان بەدەست بێنن. بازارە پیشانگایەکی پاپ-ئەپ بۆ موزیسیانی بەنێوبانگی بەریتانی کوین دەکرێتەوە. بە بۆنەی 50 ساڵ تێپەڕبوون بەسەر پرۆژە و نمایشی کارە مۆسیقایەکانی گروپەکەیاندا سەرباری مەرجی ناوادەی گۆرانی بێژی بەنێوبانگ فریدی مێرکوری هاوڕێیان لە ساڵی 1991دا هێشتا کاریگەری کارە هونەرەکانیان وەک خۆی ماوە. ئەفسانە موزیکا ڕاکیا بریتانی کوین دوێ هەفتەیەدا دوکانێکا پاپ لە جادامێژوویە لەندەن کارنەبای ستریت vekiriye. Ji bo bîranîna berhemên mûzîkên grûpiyên berî 5 salan.
سەرەڕای کوسترانبێژی سەرەکیە گروپی فرێدی مورکریل ساڵە 1991 مریە. کوین دەگرێتس لە ڕۆژە سێشەمبێ دەرگێن خوڤەکردنەوە و ئەو کەسن سەرداناوێرێتگەن ڤەتگەڕینەوە بۆ ڕۆژانên دەستپێکên دامەزراندنا گروپی ku li sala 1971 hatibû damezrandin. I think their legacy is pretty much everyone has heard about them. Ez hezir dikim ku mîrata wan ya li hemî cîhan û hemiyan bihîstiye. Kiça min a 9 salî li vê heftiyê li dukanê harîkarî dikir û wê guh lêbû û xelek ji hemî cîhanê ji hemî temenan hatine dukanê pisyara Kwînê dikir. Amîrê pêm payê Kwîniyê bê hempa û dîmenên konsertan ser dîwaran hatbûne nîşandan ku hestekê xweş dide hejîkerên grûpî. û stranên navdarên wekî We Will Rock You û Killer Queen li ser spîkera hatine jenîn. Bo hejîkirinê Kwînê ev e delîveka zêrîne bihête vêrê û nuqmê cîhana Kwînê bibin û di gel wan kesan baxivin yê xwedî heman hizrû her wesa dikarin yadîgariyan jî bikirin. Sererayê Mirna Mercury stranbêja serekiyê grûpî ji ber nexweşiya AIDS li sala 1991 ji 2005 û 2008 careka dî grûpî dest bi geşta xwekir û konsert gotin. Digel stranbêj Powell Rodriguez ku erkê serekiyê strangûdinê wergirtibû. Heyvayekê dê bo mûzîkî bît. Lewma dê hemî giringî danîne ser wan albomên taybetên di dukanê ve. Paşî li meha bihê dê pitir giringî bi hunera dîzaynê deyn. û li dûv da dê giringiyê bi zînetan deyn ku memarkeka beredaniye heye dibêjnê Johnny Hoxton. û ev dukane li berebûma wê sê mehan vekirî bimînît. لە ساڵی 1970دا جۆن لێنین گۆرانێکی بڵاو نەکراوەی خۆی بە ناوی ڕادیۆی ئاشتی لە دەنیمارک تۆمار کرد. لە ئێستادا نمایش دەکرێت. هاوکات چاوپێکەوتنیکی تایبەتی جۆن لێنین لەگەڵ گروپێک لە قوتابیانی دەنیمارکی بڵاو دەکرێتەوە. شریتێکی ساڵی 1970 لە جۆن لێنۆن کە گۆرانیەکی نەبیسرا و بە ناوی ڕێدیۆپیز لەخۆدەگرێت لەگەڵ گفتوگۆیەکی ئەو هونەرمەندە لەگەڵ گروپێک لە قوتابیانی دانمارکی لە کۆپنهاگن دەچێتە مەزادخانەوە بۆ فرۆش. ئەم شریتە 33 دقەیە لە 5 مانگی یەکی ساڵی 1970 تۆمار کراوە. واتە لە دوای ئەوەی لێنن و هاوسەرەکەی لە مانگی 12 ساڵی 1969 دەڕوەنە دانمارک بۆ دیاریکردنی داهاتووی کچە 5 ساڵەکەی ئۆنۆ کە لەگەڵ باوکیدا لە باکووری یۆتلەندە ژیان. هەرچەندە لێنۆن و ئۆنۆ یەکەم هەفتەیان لە دانمارک بە بێدەنگی تێدەپەڕێ، بەڵام هەرزوو ڕۆژنامەکان ئاگادار دەبنەوە لە بوونیان و کۆنفرانسێکی هەواڵیان بۆ ڕێک دەخەن کە هاوکات دەبێت لەگەڵ یەکەم ڕۆژی خولی خوێندندا. هۆجێن و سێ لە هاوڕێکانی بەڕێوەبەری قوتابخانەکەیان ڕازی دەکەن کە ڕێگەیان بداتێ گفتوگویەکیان هەبێ لەگەڵ ئەو دوو هونەرمەندە لەسەر ئاشتی و موسیقا. هۆجێن یەکێک لەو 4 قوتابیە کە ئیستا تەمەنی 68 ساڵە و یەکێک لە خاوەنەکانی شریتەکەشە باز لە دیدارەکەیان دەکات لەگەڵ ئەو دوو هونەرمەندە بۆ فرانس پرێز. ئێمە چوون بۆ ژووری دانیشتن و بینیمان جۆن و یۆکۆ لەسەر قەنەفەکە دانیشتون. زۆر سەرنجڕاکێش بوو بۆ ئێمە، لەگەڵیان لە نزیکەوە دانیشتین و پێکەوە گفتوگۆمان کرد. لە ئیستاشتا هۆجێن و هاوڕەکانی دەڵێن بڕیاریان داوە بۆ ئەوەی کاسیتە دەنگیەکە بفرۆشن، چونکە نازانن چۆن شریتەکە لە نێوان منداڵەکانیاندا دابەش بکەن. ئەلێکسا برۆن ڕاسمسن ئەو کەسەی کاری فرۆشتنی شریتەکە دەکا دەڵێ شریتەکە کە چەند ئاهەنگێکی بڵاو نەکراوە لە خۆ دەگرێت لەگەڵ هەندێک وێنە لەوانەیە بە 46,000 دلار بفرۆشرێ. دەبێت دانیشیت و کاتێکی بۆ تەرخان بکەیت بۆ ئەوەی گوێ لێ بگریت و هیوادار بیت بە باشترینەکان. هەرچەندە هۆجین چیرۆکی ئەو ڕۆژە ساردەی زستانی کە تیایدا لێنۆنی بینیوە بە وردی بۆ منداڵەکان و نەوەکانی گەڕاوەتەوە، بەڵام بەرهەمەکەی ئەو دیدارە کە ئەو شریتەیە لە دوای فرۆشتنی چی دیکە لە دەستی ئەودا نامێنێ. ئەم گروپە بە هیوا و خەونێکی جوانی مۆسیقی هونەریەوە توانی ویانە 25 فێرخوازی مناڵ لە کوبانی پەروەردە بکەن و ئامادەیان بکەن بۆ نمایشکردنی کۆنسێرتێکی ناوازە. ئەم گروپە بە شێوازێکی ئەکادمی لە ناوەندی فەرهەنگی و هونەری کوردی ڕاهێنان دەکەن. شانی باسە لە دوای داستانی بەرەنگار بوونەوەی کوبانی دژی هێرشەکانی داعش ئەم شارە لە ڕووی هونەری و فەرهەنگیەوە هەر لە گەشانەوەدایە. بە بەشداربوونا 25 زارۆکان
پەیمانگەها ڤەژین یا پەروەردەیە موزیکێ کۆنسێرتێکە موزیکێ ئاوا کرد و یەکەمی شاهیە خوا لە ناڤەندا باقی خدۆ یا چاند و هونەرا کوردی لە دارخستن. حوسێن خانی مامۆستێ پەیمانگەهێ ji dengê ئەمریکا را دیار کرد. گۆ ئاواکردنا vê کۆنسێرتê keda 3 ساڵان e û li gor wî گۆ ئارمانca xwe ew e گۆ muzîka ekademîk li Kobanê pêş bikeve. Herwiha xanî dazanîn گۆ tevî derfetên hindik lê dikaribû ev zarok perwerde bikirana. û baweriya wî jî heye گۆ wê di carên bêda asta muzîkê ji wanî bilindtir be. Cê muzîkê ekademî ye me berî vê 3 sala vekir. Ev nîtaca me yekemîn e gî zarok bûn temen 18 û jêr dabûn. Li gel vê jî ê mezin jî hazir dikin salat êm hê çare înşallah em sersozê xwe bimînin. Me xwast em bidin pêşin û muzîka ekademî geres li vî bajarî pêşkevê. Li gel karên tên kirin li vî bajarî li ger pêşketinên tên destxistin me jî xwast em di milê muzîkê de gavne bavên em bêvîne ku em karibin yanî em di wê astî de dixebitin zaten. 25 zarok bûn. Muzîkên me li pêş tevî muzîkên kelepor bûn. Stranên me şev çû stranekî kevnên kelepor e hatî ji bîrkirin me xwast em bidin pêş. Zarokên beşdar li dirêjahiya 3 salan perwerde dibin gû di şahiyeke wek vê da behreya xwe pêşkeş bikin. Lê lîstika muzîkê li pêş bi sedan mirov ne tiştekî hêsan e. Eyas Şeعبان gû temenê xwe 13 salin diyar dike. Gû ev cara yekê ye li pêş ew qas mirov muzîkê lê dixe û li gor wî gû tirsa di hindirê wî da qediya û idî dikare di pêşerojê da bi rihetî beşdarî şahiyan bibe. ji ber ku vam siya min yekê pir feydel min kir ez heval xwe me hevdar lê xist êlan bo tirsî hindirî min da biqede. Hîn berê millet xist pêş millet û bê şexsekî tane millet xist tirs di hindirê me de hebû. Ji ber ku ez derket me vê omsiye a cara yekê jî êlan bo tirsî hindirê min da biqede. Di salên dawî da li Kobanê tevgera hunera Kurdî zêde bû û gelek peymangehên perwerdeyê ava bûn. Ew jî bandoreke erênî li ser pêşketina muzîkê kir. Gonha idî nifşekî nû ji hunermendan derdikevin û astekî baş ji muzîkê pêşkeş dikin. Mahmûd Balî dengê Amerîka, Kobanê. دەرهێنەری بەنێوبانگی سینەمایی کورد یەڵماز گۆنای دەڵێت دەمزانی دەبێت بۆ خۆشەویستەکەت گوڵ بکڕیت بەڵام ئێمە برسیمان بوو ئەو پارەی دەبوو گوڵی پێ بکڕین نانمان پێکڕی تا زایڵەیەکی دیکە و جوانێکی دیکەی جیهان ماڵەوە.